سڵاوی خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و شادمانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باس و خواستی ئەم ڕۆژماندا وەک بەردەوامی دانێک بەکارە خێرخوازیەکانمان بە چاکەکاریەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم بەرنامەیەشم بۆ بەردەوامبوون لەسەر کارە چاکەکان و ئیستیقامەت و مانەوە لەسەر عیبادەت و پەرستەکان تەرخان کردووە. پێدەچێ گەورەترین بەرهەم یا گەورەترین ئاواتی مرۆڤ ئەوە بێ کە لە سەرەمەرگدا ئیطمئنان و دڵنیاییەکی زۆری بەردەست بکەوێت. ئەوە تا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە یەکێک لە باشترین بەرهەمەکانی ئیستیقامەت و مانەوە دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا. لسرمرگدا پشتت لە هەموو دنیا کردووە و دنیاش پشتی لە تۆ کردووە. سەروەت و سامان و کەس و کار و ڤێلا و شوق و سەیارە و هەر شتێکی دیکەی دنیایی لای تۆ قیمەت و بەها و قورسایی پوشێک یا گیایەکی سووک و بێبەهایان نییە. چ خۆشە کاتێک کە تۆ پشتت لە دنیا و کەس و کارت کردووە لەلایەن کەسانێکی نێراوی خوای گەورە و بە ڕووخۆشی و میهرەبانی و پێشوازیت لێ دەکرێت کە هەر ئەوانن لە کۆتایی ئاەتەکە دەفەرمێ ئێمە ئەولیا و دۆستی نزیکی ئێوەین نەبترسن نەخەم بخۆن. ئەمە گەورەترین و باشترین و بەپێزترین بەرهەمی ئیستیقامەت و خۆڕاگری و مانەوەی لەسەر ئەو شەریعەت و ڕێبازەی کە تۆ لەسەریتی و بە پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بۆ بەندەکان نێردراوە. واتە ئەگەر هەر هەموو مرۆڤایەتی دڵنیا بووایە لە سەرەمەرگدا ئەم خۆشی و دڵنیاییەی هەبوایە ئەوە هەر هەمومان ئەگەر تێبگەشتینایە لەو خۆشی و شادی ئەوە هەر هەمومان بە شاڕێگەی ئەم ئیسلامەدا دەڕۆشتین و بەردەوام دەبووین و خۆمان ماندوو دەکرد لە پێناویدا. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وەعبود ڕەبەکە حەتتا یەئتیەکە اليەقین. خوای خۆت بپەرستە عیبادەت و پەرستشی خۆت کە هەتا وەکو دەگەیتە یەقین کە یەقینیش لەلایەن مفەسیرینەوە بە مردن و کۆتایی هاتن بە ژیانی مرۆڤەکان شوێنراوە. واتە هەتا وەکو ئەو لەحزەی کە پێویستە مرۆڤ لە ژیاندایە و ڕوح و گیانی لەبەردایە هەروەها دەبێ بەردەوام بێ و ئیستیقامەت و خۆڕاگریە بێ. ئێمە لەم بەرنامەیەدا لە بەرنامەی پێشوودا بە شێوەیەکی گشتی باسمان لە ئیستیقامەت کرد لەسەر شاڕێگەی ئیسلام بە تایبەت لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا. ئێمە لەم بەرنامەیەدا زیاتر تیشک دەخەینە سەر مانەوە و خۆڕاگری و ئیستیقامەت بە تایبەت لە پەرستش و عیبادەتەکاندا. کاتێک دەبینین خەڵکێک هەیە بەپێی مانگێک یا بەپێی سەردەمێک عیبادەتێک دەکا و لە کاتێکی دیکەدا لەسەری نامێنێتەوە هۆکاری ئەمە چییە؟ بۆچی لە ڕەمەزاندا موسڵمانان زۆر بە حەماسەتەوە زۆر بە گەرموگوڕیەوە عیبادەت گەلێکی زۆرەکەن هەر هەمان موسڵمان دوو ڕۆژ دوای ڕەمەزان ئەم تاقەت و ئەم حەوسەڵە و ئەم گەرموگوڕیەی نامێنن. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی قامیشی زانای ئاینی باز لە ئیستیقامەت و خۆڕاگری و مانەوە دەکەین لەسەر عیبادەت و پەرستشەکان. مامۆستا گیان زۆر زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر زۆر سوپاسان دەکەم و خوای گەورەی ئینشاءڵڵا ئیستیقامەمان باتێ. ئامین یا ڕەبی. مامۆستا هەر لە سەرەتاوە با بزانین ئیستیقامە بە چ واتایەک هاتووە و مانا و پێناسەکەی چییە؟ بەڵێ الحەمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا داوا لە خوای گەورە دەکەین کە طاعات و عیبادەتی ڕەمەزانی قبول کردبین و جەژنیشمان لێ پیرۆز بێت ئینشاء الله تعالى لە هەموو لایەک تقبل الله منا ومنكم. خۆشحاڵین لە بۆ ئەم دەرفەتە و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرەیە چونکە بەڕاستی تەوەرەیەکی زۆر گرنگە مەسەلەی ئیستیقامە و بەردەوامی چونکە خەڵکێک هەیە دیندارەکەی گڕوفڕێکە و خەڵکێک هەیە یعنی وای لێ هاتووە شتەکان بۆتە مۆدیل و چاولێکەری ساڵ و مانگ و ڕۆژ لەبەرەوە وای لێ هاتووە کە سیقەت بەرامبەرەکە نەمێنێ. لەبەرەوە ئیستیقامە زۆر زۆر گرنگە کە بەرهەمی طاعات و عیبادەتەوە دەبێت لە ڕەمەزانە فێر بووبین. پێناسەی ئیستیقامە ئەوەیەکەوە بە کوردەواری خۆمان پێڵەن ڕاوەستاوی یعنی بەردەوامی و ڕاوەستاوی لەسەر ئەو شتە. لە عەرەبیدا ئەوە تعریفەکەی جۆرەها تعریفی بۆ کراوە. یەکێک لەوانە لزوم طاعة الله تبارك وتعالى بەردەوام بوون لە تاعەتی خوای تبارك وتعالىدا. یەکێکی تری لە تعریفەکانی لزوم الصراط المستقيم بالإخلاص والاتباع واتە پابەندبی بە ڕێگە ڕاستەکەوە کە قورئان و سونەتە و ڕێگەی هاوڵان بەچی بالإخلاص والاتباع بەوەی کەوا بۆ خوا بە ئیشەکەت و هەروەها بالئیتیباع بە شوێنکەوتەی پێغەمبەر ساسن بە پێی شەرعی خوا بێ. پابەندبوون بە ڕێگە ڕاستەکەەوە بەردەوام لەسەر ئەو ڕێگە ڕاستە بڕۆی هەم بە ئیخلاس و بۆ خوابوون هەم بە پێی شەرعی خوا.
ئەمە پێناسەیەکی کورتی ئیستیقامەیە کە ئینسان بەردەوام بێت دانەبڕێت شتەکانی گوڕ و فڕێک نەبێت چونکە بەڕاستی زۆرمان بینیەوە بە تایبەتی لە ڕەمەزاندا کە زۆر بەدین بووە هاموشەی مزگەوت ئافرەتە باڵاپۆشی کردووە پیاوەکە ئامادەی جمع و جەماعەت بووە کە وەکو بڵێ دوای ڕەمەزان هەموو شتێک کۆتایی پێهات کە ئەسڵەن ئەوە بەداخەوە ئەمە جۆرێکە لە گاڵتە پێکردن بە دین یان تێنەگەیشتن لە دین یان ئەوە تا بێڕێزیکردنیەکە چونکە بەڕاستی ئینسان ئەگەر بەردەوام نەبوو ئەوە زۆر زۆر خەتەرە. زۆر باش مامۆستا ئیستیقامەت شتێکی فیتریە و لە فیترەتی مرۆڤدا هەیە و پێویستە ئەم بەردەوام کاری لەسەر بکە یان شتێ بەرهەمێکە و پێویستە بە دوایە بگەڕێ واتە ئیستیقامە بەخشێکی خوایە وەکو ئەو شتانەی دیکەی کە لە فیترەتی مرۆڤدا هەن یان بەهۆی هەوڵ و ماندووبوون و جوهد و ماندووبوونی مرۆڤەکە خۆیەوە چنگی دەکەوێت. بێگومان ئیستیقامە هەمومان بە زۆر لە جۆرەکان تیامانە هەیە کەم و زۆر بەڵام بەهۆی ئەو فیکر و بیر و باوەڕ و عەقیدەیەوە دەچەسپێ زیاد دەکایان کەم دەکەن بۆیە ئیستیقامە بەرهەمی تاعات و عیبادەتە ئینسان کە تاعات و عیبادەت دەکات لە ڕەمەزاندا یەکێک لە حکمەتەکانی چییە لەعلەکم تەتەقون تۆ بۆیە بە ڕۆژوو بۆ ئەوەی ببی بە تەقوادار لە یەکێک لە بەرهەمەکانی تەقواش ئەوەیە کە تۆ ئیستیقامەت هەبێ بەردەوامی لە تاعات و عیبادەت یعنی ئێمە بۆ خۆمان دەبێ خۆمان بناسین ئێمە کە خۆمان بناسین عبدیش دەبێ عبداتی خوای تبارك وتعالى بکە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون باشە ئێمە عبداتی خوای تعالى دەکەین بۆچی عبداتی خوای تعالى دەکەین بۆی خوای گەورە تاقیمان کاتەوە لیەبلووەکم ئەیکم ئەحسن عەمەلا بۆ چونکە خوای گەورە ئیشی بۆ نوێژ و ڕۆژوو ئێمە نییە بزانێت چی وەڵامی بانگەوازی خوا دەداتەوە چێژ وەڵامی داداتەوە تاقیکردنەوە بۆچی بۆ ئەوەی کەوا جوان دەربکەوێ پاشان ئێمە بۆ ئەوەی کەوا بەندایەتی ڕاستەقینە بکەین و مافی خوا جێبەجێ بکەین مافی خوا لەسەر ئێمە چی وەکو عەبد ئەوەیە کەوا ئەن یعبودوه ولا یشرکوا به شیئا عیبادەت بۆ خوا بکەین و شەریکی بۆ قەرار نەدەین ئەمە حەقی خوایە بەسەرمانەوە ئەوە چۆن دەبێت بۆ ئەوەی کەوا ئێمە عەبدایەتی جێبەجێکەین چونکە ئەگەر ئێمە نەفسی خۆمان بە بەندایەتی خواوە سەرقاڵ نەکەین ئەوە نەفسمان ئێمە سەرقاڵ دەکات بەشتی خراپەوە بۆ دەبێت بەردەوام لە بەندایەتی خوادا بین بۆ ئەوی لە ئیمتیحانەکە دەرچین لە ئیمتیحانی دنیا و ڕۆژ و حەقی خوا جێبەجێکەین بۆ ئەوەی سەرکەوین لە دنیا و دوار ڕۆژە سەرکەوتنەکەش چییە فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز هر کەسێک توانی خۆی لە ئاگرەکە ڕزگارکە و کەوت خۆی گەیاندە بەهەشت فقد فاز ئەوە بەڕاستی سەرکەوتووە جا ئێمە ئەوە لە ئیستیقامەدا دەبینین ئیستیقامەت لە چیەوە لە تەقوا و عیبادەتەوەی کەواتە ئیستیقامەت بەرهەمی تاعەت و تەقوا و عیبادەت زۆر باش مامۆستا بۆچی لە ڕەمەزاندا جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی من وەکو بۆ منە کەسێکی ئاسایی هەمومان هەست بە کاریگەریەکی بەرچاوی ڕەمەزانەکەین بەسەر بەندەکانەوە تەنانەت ئەو کەسەش کە وەکو کورد دەڵێ سەری بە فەرزی خۆیان نەوتیوە بۆ منە لە ڕەمەزاندا ئامادەی دێتە مزگەوت بە خاو خێزانیەوە بۆ منە بە ڕۆژوو ئەبن لە چکو و محەجەبە ئەبن خێزانەکانیان بۆچی ئەو هۆکارانە چین کە دوای ڕەمەزان ساردیانەکاتەوە بۆچی ئەم مرۆڤە لە دوای ڕەمەزان ئامادەنیە بەم گەرم و گوڕیان بەم شێوازەی کە مانگێک لەسەری وەستاوە و ڕێڕەوێکی بۆ خۆی دۆزیوەتەوە بۆچی دوای ڕەمەزان لە ڕێڕەوی ڕاستی خۆی لەئادا هۆکارەکانم بۆ ئێمە بەحەقەت تۆ کە لە ڕەمەزاندا تاعات و عیبادەت دەکەی یەکی لە هۆکارەکانی ئەوەی تۆ باست کرد تێگەیشتنیەکی هەڵا یعنی بە هەڵە تێگەیشتن لە دینداری چونکە ئێمە لە ڕەمەزاندا کۆمەڵە تاعات و عیبادەت بەرهەم دێنین بەڵام دەبێ وریابین دوای ڕەمەزان دەستکەوتی ڕەمەزان بپارێزین ئەو دەستکەوتانی کە لە ڕەمەزاندا دەستمان کەوتووە لە تەقوا و تاعات و عیبادەت و تەوبە دەبێت ئەو دەستکەوتانە بپارێزین ئەو دەستکەوتانە بەچی دەپارێزرێ یەکێک لەو شتانی کە بە ئیستیقامە بەوەی کەوا ئێمە بەردەوام لەسەر تاعات و جا خەڵکێک هەیە لە ڕەمەزاندا زۆر دیندارە ئیلتیزاماتی هەیە دوای ڕەمەزان واز دێنێ ئەوە یعنی تێگەیشتنێکی هەڵەی بۆ دروست بوو وا دەزانێت ئیسلامەتی تەنها ڕەمەزانانە ئیتر لەوە بەولاوە دەڵێ ئەو خەج نەجاتم بوو کە ڕەمەزان تەواو بوو جارێککە تا ڕەمەزانێککە ئەم ڕۆژ ناگرمەوە بەڵام ئەگەر ئیستیقامە هەبێت دوای ڕەمەزانیش دووشەمە و پێنجشەمەکان بە ڕۆژوو بێ و هەروەها سیتەن من شەوال ڕۆژووی شەشڵان بە ڕۆژوو بێ و نوێژەکانیش بەردەوام لە جومع و جەماعەتە ئامادە بێ ئافرەتێکە بڵێن باڵاپۆشی کردە دوای ئەو باڵاپۆشە بەردەوام بێ ئەو وعدەی خۆی جێبەجێکە خەڵکێک هەیە دەبینی وعدەکە دەشتێنێ بۆ چونکە تێگەیشتنی هەڵەی بۆ دروست بووە وا دەزانێت دینداری تەنها لە ڕەمەزانان دەهات یان وا دەزانێت دینداری تەنها بە مۆدیلە بە مانگە یان بە چاولێکەری نەخێر کە دەڵێم ئەمن مسلمان ئیسلام عین تەسلیمون بە فەرمانەکانی خوای تبارک و تعالی ئەو ئەڵڵایە جەل جەلالوه کە لە ڕەمەزانە پارێزوتارە ئەو ئەڵڵایەش دوای ڕەمەزان ئەی باشە ئەوانەی کە ئیستیقامەیان نییە مەگەر لەوە ناترسن کە لە کاتێکدا ئەو بمرێت ئەجەل بێت کە ئەو لەو کاتە نوێژ نەکەرە یان ئافرەتێکە لە سفورە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی یوبعث كل عبد على ما مات عليه رواه مسلم
هەموو عەبدێک لەسەر ئەوە زیندوو دەکرێتەوە کە لەسەری مردووە. ئەی ئێمە چۆن بتوانین ئەو ئاەتە لە خۆماندا تەطبیق بکەین يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون ممرن إلا بمسلمانتين بد إما أقل لإسلام وإيمان دا نجين ناتوان إلا إسلام وإيمان دا بمرين بويا براستي أما حالتي يجيشنشي زور زور حاليا قوريا كخلقان يكدبيني لرمضان دا قرم وقرن و دیندارن هاموشێ مزگەوت دەکەن پابندن بە مزگەوتەوە بەڵام دوای ڕەمەزان کەواز دێنن ئەمە عەقیدەیان دانەمەزراوە و تێگەیشتنێکی هەڵەیان بۆ دروست بووە و ئەوانن کە بەڕاستی دەبێت بزانین کە خەرمانێکی گەورە بە دەنگەش قاتێک دەسووتێ لەبەرەوە ئەمانە ئەگەر بەڕاستی ئیستیقامیان نەبێت ئەوە ئینسان ئەگەر ڕۆژی دەزار لە حەمام خۆ بشوە ئەگەر دوای هاتە دێرە خۆت پیسکردو خۆت نەشۆری بێ وایە ئێمە دەبێ ڕەمەزان یعنی وێزگەیە کە خاڵی بە خۆداچوونەوە گۆڕانکاریە دوای ڕەمەزان ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی نیشانەی قبوڵبوونی ڕۆژوەکانی ڕەمەزان ئەوەیە دوای ڕەمەزانیش بەردەوام بێ دوای ڕەمەزان ڕۆژی سونەتمان هەیە پێنج شەممە و دوور شەممە و شەشڵان و ئەمانە کەواتە هەر کەسێک کە بەردەوام بوو لە جمعە و جەماعەت لە ڕۆژە سونەتەکان معنی ئەوە ڕۆژی ڕەمەزانی قبول بووە چونکە یەکێک لە هۆکارەکانی ئیستیقامەت پێنج هۆکار ئەوەیە کە وا دەکات کە تۆ ئیستیقامەت بەردەوام بێت یەکەمیان بەردەوامی لە جمعە و جەماعەت نەگوازە مزگەوت بێنی ئاخر کۆمەڵ خەڵکی زۆری لەگەڵ ڕەمەزان تەواو بتەواو مزگەوتەکان چۆڵ بن ڕێک نیوەی چۆڵ دەبێت چیان لیادە و خەڵکە بۆ کوێچ و بەڕاستی ئەمە یعنی وەکو گاڵتە پێکردن وایە بەدین ئەگەر ئەم لە ناو کەوانێکدا ئەگەر جوان وەکو ئەوەیە گاڵتە بەدین بکات بۆچی ڕەمەزان داهاتی بۆ ئێستا نای لەبەر چی بوو توجيه حزب یان مۆدی لە شتیوان نابێ آخر لەبەرەوە یەک لە هۆکارەکانی ئیستیقامە جمعە و جەماعەت ذیکر و یادی خوا ڕۆژە سونەتەکان و هەروەها ئیستیقامە و بەردەوامی یعنی نوێژی جەماعەت بەردەوام بکەی قورئان خوێندن کە تۆ لە ڕەمەزاندا ڕۆژی قورئان خوێندن دوای ڕەمەزان نیو جوزە بخوێنە حیزبێ بخوێنە دوو پەڕە بخوێنە هەر پەڕەیەک کە لە ڕەمەزاندا پێنج فەرزە چی بۆ نوێژ کاکە دوای ڕەمەزان لانی کەم دوو فەرز چوە هەر ێزگاری وازی لێمێنە لە قورئان خوێندنەکە هەر وازی لێمێنە و هەروەها ذیکر و یادی خوا ذیکری ئێوارە و بەیانیان بەردەوام هەتا مردن ذیکری ئێواران بەیانیان خەوتن هەموو ذیکرەکان و هەروەها نەگەڕانەوە بۆ تاوانەکان تۆ لە ڕەمەزاندا وعدت داوە جگەرە نەکێشی جارێش کەمەی کێشە مادە هۆشبەرەکان وعدە داتەوە دوای مەچەوە سەر ئەوە ئافرەتێکە لە ڕەمەزاندا بڕیاری باڵاپۆشی داوە خوشی بەڕێزم دوای ڕەمەزان خۆت سفر مەکەرەوە جارێشکە و هەروەها بۆ هەموو ئیشە خراپەکان ئێمە دوای ڕەمەزان دەبێت بەردەوام بین پاشانیش دوعا و پاڕانەوە زۆر لەخوا بپارڕێتەوە و هەم لەگەڵ ئەو دوعانشدا عەمەلی لەگەڵ بێ بەڵام چی ئەڵێ کە کەسەکە لەگەڵ ڕەمەزان تەواو بوو یەکەم شت بۆ ڕۆژی جەژن کە خۆی دەشا بێ فەرمانی خوا دەست پێ کارشەکەی تاشێ ئەڵێ ئەوە من بۆ ڕەمەزان بۆ جەژن خۆ مەزبوط دەکەم ئاخر یەکەم منکەرات هەر چوار مەزهبەکە دەڵێ تاشن حرامە تەنها ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوا لێ دەفەرمێ کەراهەتی ئەو لەبەر ئەوە ئێمە دەبێت تەماشاکەین دوای ڕەمەزان بەداخەوە خەڵکێک کەواز لە مزگەوت دێنێ ئافرەتانێک کە سفور دەبنەوە خەڵکێک کەواز لە تەقوا و تاعات و عیبادەت دێنێ ئەمە هەڵە تێگەیشتنێکی زۆر خەتەرە و ئەوانە عەقیدەیان دانەمەزراوە و ئەوانە بەڕاستی جێگەی هیچ سوودیان لە ڕەمەزان نەبینیوە. زۆر باش مامۆستا ئیستیقامەت بۆچی کاتێک ئێمە باسی ئیستیقامەت دەکەین لە پێناوی چیدا باسی یەکەین یا بۆچی ئیستیقامە؟ بەڵێ ئیستیقامە زۆر گرنگە بۆ دنیا و دوا ڕۆژمان هەم لە دنیایەدا کەسێک ئیستیقامەی هەبێت تۆ سیقەت پێیەتی ئەڵێ ئەو کەسە کەسێکی بە شەخسیەتە کەسێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیستیقامەی هەبووە پێشەوە پێغەمبەریش بێ نایانەوە صادق الئەمین بۆ کەسێکی درۆزن نەبووە ڕاستگۆ بووە کەواتە لەسەر ئەو ئیستیقامە و شخصیەتیش کە دامەزراوە بۆ دوای خەڵکی سیقەی پێکردووە بەس هەر لە دنیادا کەسێک کە ئیستیقامەی نەبێ هەر ڕۆژە لەسەر پەتێکیاریەکە ئەمڕۆ لەو حیزبەیە فلان لەو حیزبەیە لەگەڵ ئەو برادەرەیە یان خزمایەتی و هاوڕێیەتی دەبینی ماوەی ساڵێک خزمەتی زۆر گەرم و گوڕە بەڕێزی لە خزمەت دام هەموو شۆ دەکات دوای ئەها چی وەڵا نەما یان هاوڕێتی دەبینی ماوەی چەند مانجێک ساڵێک هاوڕێتەکان زۆر گەرم و گوڕە دائیمە پێکەوەن دوای لەنکاوێک لەسەر شەشی بەسیط کۆتایی پێدێ یعنی ئەو خزمەتی ئەو هاوڕێتی ئەو جیرانەتی یعنی ئەم شتانە بەداخەوە ئەمانە ئێستا کە دەبینین چییە یعنی سارد و سڕ لەبەرەوەی ئیستیقامەی لەگەڵ نییە یعنی ئێمە دایمان کە من تۆ خزم بینان هاوڕێ بینان شتێک بین بێگومان لەوەندی لە ژیانماندا هەمووش بەدڵی تۆ نابێ گرفتێک دەبێت گلەیەک دەبێت مشکلەیەک دەبێت بەڵام ئەگە ئیستیقامە هەبوو ئەمە لە دنیادا تۆ دەبی بە کەسایەتی خاوەنی کەسایەتێکی دامەزرا و
سیقە پێکرا و متمانە پێکراو بەڵام ئەوانەی کەس ئیستیقامەیان نییە نەسیقەت بە خزمایەتیان هەیە نە بە هاوڕێتی نە بە جیرانەتی نە بە تاعات و عیبادەت جا ئەو لەگەڵ خوا ڕاز نەکە دوای ڕەمەزان وازی لە هەموو شتێکێنە لەگەڵ من و تۆ ڕاز دەکە لەبەر ئەوە بەڕاستی ئەمە لە دنیادا ئەوانەی کە ئیستیقامەیان نییە خاوەنی کەسایەتێکی ئینتیهازین هەر ڕۆژە لەسەر پەتێک هەر ڕۆژە لە حیزبێک کوێپارەی لەبێ لەوەیە یعنی سیقەت پێی نییە جا ئەم ڕۆژ لەم زمانەشدا بەتایبەتی کە سیقە و متمانە بۆ کەم بۆتەوە ئەمەیە بەڕاستی کە سیقە و متمانە نەماوە لەسەر ئەو ئەساسەیە کە ئەو کەسە جێی سیقەی نییە هەر ڕۆژە قسەیەک دەکە هەر ڕۆژە خەڵکی وامان بینیوە یعنی ڕۆژگاری لە فلان حیزبی بۆ و ڕەمزی دینداری و دا ڕۆژەتە ئەو سەری حیزبێکە ئەو پەڕی لیبرال و ئالمانیە بۆ نمونە لەو ئیسلامی لەو سەری ئیسلامی و ئەو سەری ئالمانیان لەو سەری یعنی بەداخەوە لەبەر ئەوە هەم بۆ دنیایشدا لە دنیادا ئێمە ئیستیفادە لەو کەسە لە ئیستیقامە دەکەین کەوە ئەو کەسانە دەبنە خاوەنی کەسایەتێکی دامەزراوە ئەی بۆ قیامەت بێگومان بۆ قیامەتیش ئەوە تا لەو ناخۆشترین کات کە ئێمە هەمومان دەیبینین خوار ڕەحمان پێکا کاتی سەرمەرگە كاتي سرمرق أو آتيك برزت خوانتوا خواهي قولة فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو يعني كوتيان الله پروردگار مانو پاشان استقامان هبو بردوان بون لطاعة عبادت سار نبونوا دفرمي تتنزل عليهم الملائكة لكاتي الروح ششاني عند فريشتكان دادا بزنا سريان دادا بزنا لايان بيان لو كاتيك زور ناخوش روح شيشان تو هناسي خود بقرب زانا روح شيشان تن ناخوش هر دقيق لحظيك لو كاتيا فريشتكان دين پاداشتو لو كاتيا فريان دكون شان بيدلين ألا تخافوا ولا تحزنوا ما ترسن لداهاتوتان لداهاتو ما ترسن لو هم ميداني محشر وصراط بز مرزمك لبيش خوابان امام دا لداهاتو ما ترسن وخفتش بودا رابردو مخون مال منالت كريتشيا قرزار بوي هجار بوي ندار بوي لداهاتو ما ترسن خم بو رابردوش مخون اوان بيدلن وابشروا بالجنه ولو كاتي روح ششانك عذابك وسكرات موت هي لو كاتي مجدي بهشتي بيدن لو كاتي مجدي بهشتي بيدن اعذارك لسري كم دبيتوا وابشروا بالجنه التي كنتم توعدون بيدلن توش ونكات بهشت إذا خوشي بهشت أعذارك لسري كم دبيتوا يعني خوش أو جورترين سروت وسامانة كإما بهوي استقامة ودس ما عندك كبير كلكاتي سر مرجع إما ملائكة كان دين مجدي بهشت ما بيدن بيمان دلن مخون للرابردو لداهاتوش مترسن أما هم للدنيا يجدا هم بو قيامتيش أو براسي سركوتني راستقيني هربو يا بيغمبري صلى الله عليه وسلم كلي الروايات كراوة خوشويستريش الله إخواي قورا أدومها وإن قل يعني ما داوم عليه صاحبه يعني خوشويستريش الله بيغمبري خاصة أو يك خاونكي بردوام بيلسري با كميش بوبين با كميش بردوام بيلسري يعني ما باس ما كل تولى رمضان جزء الخندو إلى دوار رمضان يقدو برا بخوانه ولا قرآن لرمضان بينس فرز المزجود ودوار رمضان يجدو فرز بشوب مزجود لرمضان بالا بوشي كدو آفرتي داي خوش كداي جبر دوار رمضان يجبه همان شوا يعني يمد به رباني بين نق رمضاني بين كن ربانيا ولا تكن رمضانيا يعني ما دبي خوا فرز بين نق رمضان فرز بين بداخل وخلشك هي بموديل دين داري دكا بهو ارزي خوي دين داري دكا خلشك هي كوفاء بوعدك نكدو اخر استقامه يشل معنا كاني اويا كتو او بلاناني كداوت لرمضان وفاي اوكي وإبراهيم الذي وفى خوي يقول لك وصف إبراهيم دكا سلام يقول كوفى دار بوا زال برو أواني كوا دوای رمضان استقامەیان نییە و هەڵی دەوەشێنەوە ئەوانە وعدیان وەفایان بە وعدەکان نەکردووە ئەوانە ڕاستیان نەکردووە چونکە خوای گەورە لە قورئاندا باسی ئەوان دەکات دەفەرمێ وما تجد أكثرهم زۆربەیان کە دەبینی عهدەکانیان جێبەجێ نەکردووە ئین وجدنا أكثرهم لفاسقين زۆربەیانمان بینی کە فاسق بوون لایەندا وعدەکان جێبەجێ نەکرد بۆیە ئەوانەی کە ئیستیقامەیان نییە و بەردەوام نین ئەوانە وعدەکانی جێبەجێ نەکرد تۆ لە ڕەمەزانە دەڵێ خوایە تەوبە خوایە وعد بێ جگەرە ناکێشم مادەی هۆشبەر ناخۆم وخوایە وعد بێ دامێن پیسی ناکەم خوایە وعد بێ ئەمە ئەتو لە شەوانی قەدرا کە دانیشتووی شەوانی قەدر فرمێسکەکانی شەوانی قەدر تاعەت و عیبادەتی شەوانی قەدر یعنی بەڕاستی زۆر عەجایبە کە خەڵکانێک دوای ڕەمەزان واز دێنن لە دینداری سار دەبنەوە دینداریەکان گڕۆفڕێکە یعنی وەکو بڵێ گاڵتە بە مەسەلەکە بکەن جێگەی داخە بەڕاستی بۆیە ئیستیقامە هەر کەسێک هەی بێ ئەوە لە هەم لە دنیاشدا کەسایەتی پارێزراو دەبێ خاوەنی شخصیەتێکی بەرز و بەڕێز دەبێ هەم لە سەرە مەرجیشدا و هەم بێجگە لەوەش حوسن الخاتیمە هەر یەکێک لە ئێمە کە لێ پرسی دەڵێ خوا عاقبەت خێر بم خوا ئاخر خێرم بکەی مامۆستا پرسیارە بکەم پەیوەندی نێوان عاقبەت خێری و ئیستیقامەت چییە؟
پەیوەندێکی زۆر بەیەکەوە گرێدراویان هەیە و لازم و مەلزوم یەکتر دوو ڕووی یەکدراون یعنی لازم و مەلزومی یەکترن کەسێک ئیستیقامەی نەبێت ناتوانێت آخر خێر بێ بۆ چونکە ئەوە تا لە ڕەمەزاندا بڵێن بۆن منە بەدین بۆ دینداری زۆر کردو لە دوای ڕەمەزان وازی هێنا کاتێک مردن دەگاتە سەری ئەو نوێژنەکەر بووە بڵین گەورەترین بەرهەمی بەڕاستی هەم لە دنیا و لە قیامەتیشدا گەورەترین بەرهەمی ئیستیقامەت ئەوەیە حوسن الخاتیمە آخر خێری کە ئەمە داواکاری و ئامانج و هەدەفی هەموو ئیماندارانە کە دەڵێ خوا عاقبەت خێرم کەی آخر خێرم کەی لە بچونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر تا ئاماژەمە پێدا لە فەرمودێکا کە ئیمام مسلم ڕێوایەت کردو فەرموویەتی یوبعث كل عبد على ما مات عليه لەسەر چی مردی لەسەر ئەوە زیندووە کرێتەوە جا لەبەرەوە من عاش على شيء مات عليه ومن مات على شيء بعث عليه لەسەر چی ژیای لەسەر ئەوە دەمری لەسەر چیش مردی لەسەر ئەوە زیندوو دەکرێتەوە بۆیە بەڕاستی ئەگەر دەتەوێ عاقبەت خێربی ئەبێ ئیستیقامە و بەردەوامیت هەبێت لە دنیادا حتا من لە عینوانی یەکێک لە وتارەکانمدا عینوانەکەی بەو شێوەیە بووە ئەگەر دەتەوێ عاقبەت خێربی لە توێشووی تەقوا با پڕ و تێربی لە دوای ڕەمەزان پەروەردە و فێربی بۆیە بەڕاستی عاقبەت خێری لەگەڵ ئیستیقامە بەیەکەوە گرێدراون لازم و مەلزوم یەکترن زۆر ئەگەر ئێمە بمانێ عاقبەت خێر بین لە تەقوا عیبادەتا بمرین ئەبێ لە تەقوا عیبادەتا بژین خۆفێر لەخوا ناکرێت نەعوذ بالله بەڵێ مامۆستا وا هەستەکرێ یاوالی دەخوێنرێتەوە کە ئیستیقامەت و خۆڕاگری ڕێگایەکی زۆر قورس و ناڕەحەت و پڕ لە زەجر و ئازارە بۆیە بەشێ لە مرۆڤەکان ناتوانن خاوەنی ئەم سیفەتە بن ئەوە تا بۆمنە ئیمامی ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوا لێبێ کە باز یان بۆنە پرسیار لە هۆکاری پیربوون و سپیبوونی ڕیشی پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه و سلم فەرمێ ئەی ئەبوبەکر سوورەتی هود و هاوخشکەکانی پیریان کردم کە خوای گەورە دەفەرمێ فەستەقیم کەما ئومرت کەواتە ئەگەر وەکۆڵە شانی پێغەمبەری خوای ئابە و شێوەیان بەو جۆرە پێغەمبەری خوا هۆکاری پیربوونی خۆی بگەڕێتەوە بۆ ئیستیقامەت خۆڕاگری بۆ ئیدی مرۆڤەکان چۆن ئەتوانن ئەم هەموو ناڕەحەتی و زەجرە بکێشن ئەگەر هەموو ئومەتیش هەوڵ بدەن ناگەنەوە کۆڵە نیوەی ئەو ماندووبوونەی کە پێغەمبەری خوا چەشتویەتی کەواتە ڕێگەکە قورسە و ناڕەحەتە بۆیە ناتوانیان بەونە ئەم فەرمودەیە چۆن ئێمە لێی تێ بکەین بەڵێ سوفیان کە یەکێک بوو لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی أي رسول إخوة قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك فرموا أي رسول إخوة اشتيكم بيبلا الإسلام ده لتوبة ولا ودعوة لكسكنك يعني قرنكترين شتم بيبلا مثلا فرموا قل آمنت بالله ثم استقيم بلا إيمان بخواه هنا أما إيمان وعقيدة وبيربارة باشان استقامة استقامة چەند گرنگە لەبەر ئەوە بەڵام بۆکو بەڕێز لە ئاماژەت پێدا بێگومان ئەو قسانەی کە ئێمە دەیکەین هەروە ئاسانە بەڵام عەمەلی گرانە لەبەرەوەی ئیستیقامەکە قورسە چونکە تۆ ئەگەر ئافرەتێکی باڵاپۆش بووی خەڵک تعلیق لێ دەدا ئەڵێ ئەڵێ خێوە ئەوە مەسەڵەن وەک یاپرا خۆی پێچاوەتەوە خەڵکی بێدین خەڵکی خوانەناس خەڵکی نەزان تعلیق لێ دەدا ئەوە قورسە لەسەرت یان مەسەلەن لە ئەگەر گەنجێک ڕیشێکی هەبێ عەقیدەیەکی ئیمانی هەبێ ئافرەتێک باڵاپۆش بێ لە دام و دەستگاکان ڕێزی لێ ناگرن و ئیشەکانی ناڕوە ئەنجار پاشانیش ئەوەی کە ئیستیقامەی هەیە بەڕاستی تووشی گرفت دەبێ تووشی کێشە دەبێ مەشاکیلی بۆ دروست دەبێ بەڵام الأجر على قدر المشقة پاداشت بە ئەندازەی ناڕەحەتیەکەیە بۆیە ئەوەندە ئەجری زۆرە چونکە بەڕاستی مەشقەتی هەیە چونکە ماندووبوونی هەیە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی شەیبەتنی هود و ئەخەواتها سوورەتی هود و سوورەتی عەمە یەتەساءەلون و هەموو ئەو سوورەتانە کە ئیستیقامەی تێدایە ئەوانە ئێمەیان پیر کرد ئەوانە ڕیشیان سپی کرد بۆیە بەڕاستی ئێمەش ئاخر ئینسان کە بتوانێت عاقبەت خێر بێ و خاوەنی کەسایەتیشی دامەزراو بێ و لە دنیا و دوا ڕۆژ سەرکەوتو بێ خۆ هەروە بە ئاسانی نابێ ئەبێ ماندووبوون و هەوڵ و تێکۆشانی دەوێ بێگومان ئیستیقامە ناڕەحەتی هەیە هیلاکەتی هەیە بەڵام پاداشتەکەی گەلێک زۆرە ئەوەی هەر لەبەر ئەوە شەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە جارێکە لەناو هاوڵانیان فەرمووی اشتقت لأحبابي فەرمووی اشتقت لإخواني لە ڕیواتیش کە ئەمن زۆر مشتاقم بۆ خۆشەویستەکانم بۆ براکانم هاوڵان فەرمویان ئەوە لەسنا ئیخوان و یا رسول الله فەرمی ئا رسولی خوا مەگەر ئێمە برای تۆ نین فەرمی لا بەل ئەنتم ئەصحابی ئێوە هاوڕێ و ئەصحابی منن ئیخوانی ئەوانن کە دێن لە دوای من دێن خەڵکانێکن کەوە طبعا منیان نەبینیوە و ئەنجار خەڵکانێکن لەو کاتەدا ئیلتیزامیان هەیە و لەسەر سونەت دەڕۆن القابض على الجبر
القابض على دينه المتمسك على دينه كالقابض على الجمر. دەفەرمێ ئەو کەسی کە دەست بە دینەکەیەوە دەگرێ وەکو دەست بە پشکۆ بگرێ وایە پشکۆ لە ناو دەستە ئەی سووتێنە ئەیگری فڕی دەدەی هەر نابێ دینەکە لەبەر ئەوە دەفەرمێ ئەوانە ئەجر و پاداشتی 50 کەسیان هەیە فەرمی لە ئەوانیان لە ئێوە فەرمی لە ئێوە جا سبحان الله تۆی ئیماندار ئیڕاستەقینە کە ئیستیقامەت بێ لەسەر ئەم دینە پاداشتی 50 سەحابەت هەبێ بۆ ئەو هەموو پاداشتە لەبەر ئەوەی زۆر بە زەحمەتە لەبەر ئەوەی فتنەی آخر زەمان زۆر بە زەحمەتە ئەمڕۆ تەماشا کە ئەگەر دینداربی 1001 مشکلت بۆ دروست دەکەن لۆمە و قسە و تعلیق و تانە و تاعین ناکرێ و مەشاکیل و تیرۆریست و لیستی ڕەش و بەڵام ئەگەر نوێژ نەکەربی عارەق خۆربی دامێن پیسبی زمان لوزبی عملت نەبێ هەر بڕۆ کەس مشتیاڵە کاکەسێکی ڕۆشنبیرە کراوەیە ئەمە لەبەر ئەمە فتنەی آخر زەمانە بۆیە مزجێنی بۆ ئەو کەسانی ئیستیقامان هەیە مژدە بۆ ئەو خوشکۆبرانی کە لەسەر دینەکەیان بەردەوامن پاداشتی 50 لە ئەسحابەکان ئەمە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام کارێکی قورسە چونکە جاری وهەیە لە بینی ژنوبێردا کێشە دروست دەبێ پیاوەکە نەوعێکە ئافرەتەکە نەوعێکە بەڕاستی دینداری لەگەڵ ئیستیقامە ئەگەر نەبوو بەڕاستی ئەو کەسە دوایی دەدۆڕێ و لەگەڵ ئەو زاڵم و بێدینانە دێ و دەڕوا و دوایی بەلێشاوی ئەوان پەنا بەخوا ماڵوێران دەبێت چونکە دەبێ وریابین لە فتنەی آخر زەمان زۆر قورسە پێویستیمان بە ئیمان هەیە عنی هەر بە ئیسلامژی ئێمە ئیشەکەمان ناڕوە پێویستیمان بەوەیە کە ئێمە گەنجێکی مەبدەئی بین کە پیرێکی آخر خێر بین مەبدە ئەمە زۆر مهمە چونکە هەروەکو لە پرسیاریان کرد کاتی خۆی لە محەممەد مەتەوەلی شعراوی وتی من لە کاتی خۆی لە سانس فرانسیسکۆ پرسیاران لێ کردم بۆچی ئیمانداران سەرکەوتونین و کوفر سەرکەوتووە بەسەریاندا کە خوای گەور لە قورئاندا فەرموویەتی وەلەن یەجعل الله للکافرین علی المؤمنین سەبیلا ئەویش فەرمووی لەبەرەوەی ئێمە هێشتا لە دەرەجەی مؤمن نەگەیشتنە مؤمن ئێمە لە مسلمین مسلم نوێژ و ڕۆژەکان دەکا ڕۆژوان دەگرێت تاعەت بەڵام عەمەلی لەگەڵ نییە قادرمەی یەکەمە مؤمن قادرمەی دووەمە محسین قادرمەی سێمە لەبەرەوە ئێمە لە پلەی مسلم داین نەگەشتنێ پلەی مؤمن واتە بڕوادار واتە کەسێکی مەبدەئی خاوەن عەقیدە و ئایدیا و ئەجەندا ئەمە ئیمانداری ڕاستەقینە کەسێکەکەوە مەبدەئی هەبێ کە فیکرەی هەبێت ئیسلام ناکرێ هەشتێکی زۆر جار لە کەناڵەکان جێمان لێ دەبێ بابا ئیسلامە کوردەوارەکەی خۆمان ئیسلامە عەشایرەکەی خۆمان ئەمە ئیسلامی سیاسی و ئەمان دەباشە ئەمە ئیسلامی عەسکەریە و زەراعیە و نام بابا ئیسلام یەک ئیسلامە وەڵا ئیسلامە کوردەوارەکەی خۆمانی قەدیم هەر نوێژام کۆ ڕۆژوان بگەڕ و لەگەڵ ئەوەشدا ئیسلام یەک ئیسلامە ئەوە لە کوێ بوو ئیسلامی کوردەواری خۆمان یان ئیسلامی سیاسی یان ئیسلام یەک ئیسلامە ئەو ئیسلامەیە کەوا لە قورئان و سونەتدا هەیە ئەوەی کە هاوڵان پیادەیان کردووە ئەویش دەبێ پلە بە پلە مسلم مؤمن ئێمە دەبێ باوەڕدار بین کە باوەڕدار بووین ئەو جا سەر دەکەوین و حکمی عالم دەکەین بەڵام ئێستا چونکە لە پلەی مسلم داین هیچ دەسەڵاتێکمان نییە دەرزێکشمان پێ دروست ناکرێت دەڵێن دروستیان کرد پیان کورد نەکرا لەبەر ئەوە بەداخەوە ئێمە دەبێ بەهۆی ئەو ئیستیقامەتەیەوە بگەینە پلەی مؤمن ئەو جار دەتوانین بەرهەممان هەبێت ئەو جار دەتوانین سەرکەوتوی دنیا و دوا ڕۆژ بین بەڕاستی ئیستیقامەت لەگەڵ عاقیبەت خێری لازم و مەلزوم یەکترن و ئێمە گەر بەردەوام نەبین بەڕاستی ئەوە بەرهەمی نابێ ئیشەکان زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا فەرمێ هەر مرۆڤێک سێ مەرجی تێدا بێ ئەوە حەلاوە و شیرینی ئیمانی چەشتووە خوا پێغەمبەری صلی الله علیه و سلم لە هەر هەموو کەس خۆشتر بووە هەر کەسێکیشی خۆشویست لەبەر خاتری خوا بێ و پێی ناخۆش بگەڕێتەوە بۆ کوفر و بێدینی وەکو چۆن بیگەڕنەوە بۆ نێو ئاگر و ناڕەحەتی و ئازار ئەم سێ مەرجە پێدوانی ئەمانەش هەر جۆرێکن لە ئیستیقامە واتە ئەم مرۆڤێک ئەم سیانەی هەبێ هەم ئیستیقامەتی چەشتووە ئەم چێژ و خۆشی ئیمان بەتەکید ئەمە نیشانەیەتە جابۆنە هاوڕێ لێرەدا باز لە هاوڕێ دەکە کەسێکی خۆشویست لەبەر خاتری خوا بێ واتە بغزاندیشیە لەبەر خاتری خوا بێ هاوڕێ ڕۆڵی چییە بۆ کەس و کار دایک و باوک دەرو دراوسێت دەوروبەرەکەمان ڕۆڵی چیە لەوەی کە من ئیستیقامم تمە بێ یام لە ڕێلا بدەم ئێمە بۆیە لە سەرەتاوە باسی مؤمنمان کرد کە وتمان کەسێکی مەبدەئی و عەقیدەی و بیر و باوەڕ بێ ئەگەر ئێمە هاوڕێیەکەمان خزمایەتەکەمان جیرانەتەکەمان لەسەر ئەساس و بنەمای عەقیدە و بیر و باوەڕ بێ لەسەر ئەساسی ئیمان بێ البغض لله والحب لله ئەوە دەرەجەی کەمالی ئیمانە یعنی ئەگەر لەسەر ئەساسی ئیمان بێت ئەوە بەڕاستی بەرهەمی دەبێت ئەو کاتە ئێمە سەرکەوتوو دەبین ئێستا زۆربەی خزمایەتەکە زۆربەی هاوڕێیەتەکە زۆربەی جیرانەتیەکان لەسەر ئەساسی ئیمان نییە لەسەر ئەساسی مەسلحەتە دەوڵەمەند بووی مەرحەبا چۆنی باشی فەقیر بووی بەلادانە لە حیزبی ئەو بووی
کە لە حیزبی خۆی بووی زۆر گەرم و گوڕە لەگەڵت کە لە حیزبی ئەوەوەی بە چاوی غەزەب سەیرت دەکا یان مەسەلەن ئەگەر ئیشی پێت بوو تەلەفۆن دەکا بەردەوام لەبەر ئەوە ئیشەکە لەسەر شتەکان لەسەر ئەساسی مەسلحەتە مەسلحەتیشی دنیایی خۆ ئیسلام لەگەڵ مەسلحەتە بەڵام ئەی مەسلحەتی قیامەت خەڵک بەس مەسلحەتە دنیاکە لەبەر چاوانە بەڵام مەسلحەتی قیامەت خەیر و ئەبقا کە ڕەزابوونی خوا و بەهشتی بەرین هەر کەس بردیەوە 100 جار ئافرین بۆیە ئەوەی کە ئێستا ئێمە خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وهروها يشكت خوش بلا برخوا خوشت ببي وهروها كاتك خوا هداياتي داي نقري وبناو كفر وزلالات وكشون بيدنا خوش فردنا اگر اما بو خوي نشانه استقامه اما نشانه او كس خواني مبدا وكسيك لمن هرشتك بشرعي بنايكم وخوا پیغمبري خوام لها مشتي خوش دبي صلى الله عليه وسلم يعني اما كسيك مصلحينيه كسشي مبدئيه چونك اما مسلماني مصلحي مان هي مسلماني مبدئي كما مسلماني عاطفي مان هي مسلماني ايماني للاكوا مسلماني علماني مان هي يعني بالحاصل كان دبي اما مسلماني شي ايماني بين مبدئي بين محمدي بين صلى الله عليه وسلم او كاتئ اما براسي برهم كان ما عندنا او كاتئ اما دتوانين استفاده لا استقامه كاين ما صباس من لا سود برهم كان استقامت كرت بلا كسيك هر استقامتينية يعني بونا كسيك ماويك خليكي كارو عبادته برشكانا لكوتاي تمني دابونا بداخل ورقة أو تابع غمري خاص صلى الله عليه وسلم فمن مروف أهلي بهشت تهتنان بأندازي بالك دمين بقاته بهشت كردويك دكاتو دايكات أهلي دوزخ وبيتشوانا شوا زیان و زەرەرەکانی ئەم دوو جۆرە کەسە یەکێکیان هەر بە هیچ شێوەی ئیستقامەتی یەکیشیان لە نیوەی ڕێدا وەکۆڵێ پشتی لێ شلەکە پاڵی لێ ئەداتەوە یان بوومنە لەلایەن تەموح و دەسەڵاتدارانی دنیاوە وەردەگەڕێ وەکو چۆن هەزارەها نمونەمان بینن تەنها لە ناوچینی زانایان و بانخوازانیشدا. بەڵێ ئێمە بۆ هەموو ئەو بەرهەمانی کە هەمانە تەقوا و تاعات و عیبادەت وەکو لەسەر تا ئاماژەمان پێدا ئێمە بۆیە بە ڕۆژوو بووین لەعەلەکم تەتەقون حکمت و فەلسفەی ڕۆژوبووی متەقیبین تەقوا داریش هەموو شتە چاکەکان دەگرێتەوە دەبێ پاراستنی ئەو دەستکەوتانی کە لە ڕەمەزاندا بەدەستمان هێناوە بیان پارێزین لە ڕێگەی چی مەوانع و زەواجیر ئەو شتانی کە بربەستن کە نایڵن تۆ بکەویتە ناو تاوانەوە یەکێک لەوانە هەستکردن بە چاودێری خوای تەبارەک وتەعالا دووەمینیشان زۆر یادی مردن بکەینەوە ذیکر المەوت سێمینیشان ئیستیقامە ئەمە بۆ ئەوەی کەوا دەستکەوتەکان بپارێزین ئەوانەی کە ئیستیقامەیان نییە و ئەوانەی کە لە نیوەی ڕێدا المتەساقطون دەکەون لە ڕێگە لە کاروان بەجێ دەمێنن ئەمانە هەر هەمووی عاقبەتەکەی وەکو هیچی نەکردبێ وایە چونکە عاقبەت شەڕ بوو عاقبەت خێر نەبوو ئێمەش دەبێ هەوڵدەین بۆ ئەوەی کەوا عاقبەت خێر بین بۆیە ئەو کەسە کە عاقبەت شەڕ بوو وەکو هیچی نەکردبێ وایە بۆیە بەهۆی نەمانی ئیستیقامەوە ئەو کەسە ماڵوێرانی دنیا و دوا ڕۆژ دەبێن بۆیە پێویستە هەرێکێک لەسەر ئێمە هەوڵ بین ئیستیقامەمان هەبێت بۆ ئەوەی هەم لە دنیادا سەرکەوتو بین هەم لە دوا ڕۆژە سەرکەوتو بین بەردەوامیمان هەبێت ڕاوەستاو بین لەسەر ئەو عەقیدە و بیر و باوەڕە جا ئەوەی زۆر مهم بێت لەو شتاندا پەروەردەی ئیمانی لەسەرەتاوە خەڵکێکمان هەیە پەروەردەی ئیمانی نەکراوە وا دەزانێت ئیسلامەتی بەس ڕەمەزانانە یانی وامان هەیە دەچێت چونکە پەروەردەی ئیمانی نەکراوە لە سونەتەکان زۆر ئازایە ئاخر دایکان و خوشکانیمان هەیە شەو نوێژ دەکات لە سونەتەکان ئازایە بەڵام ئیتاعی مێردەکەی ناکە تەمام ئەوە بخۆی ینی کاکە واجبەکەی جێبەجێکە سونەتان لێگەڕێ یان لەولاوە شەو نوێژ دەکات پانتۆل لە پێ دەکات سفورە یعنی لەولایەکە پانتۆڵەکە لعنەتی لێکراوە بخۆی دەزانێت حرامە لەبەرەوە سونەتان مەکە واجبەکە لە پێشترە ئەمە پەروەردەی ئیمانی زۆر مهمە ئەگەر ئینسان لە سەرەتاوە پەروەردەی ئیمانی کرا کەسێکی مەبدەئی و بیر و خاوەنی عەقیدە و بیر و باوەڕ بوو ئەو کەسە ئیستیقامەشی دەبێ ئەو کەسە ئەولەویاتیش دەزانێت فقهی ئەولەویات کامەی گرنگتر واجب لە پێشترە لە سنت واجبەکە بکە و سنت هەرمەکە جارێ کە لە واجبەکان مەزبوط بی ئەوجە سنەتەکانش بکە یوەمان هەیە لە سنەتەکان زۆر مەزبوطە بەڵام واجبەکانی فرامۆش کردووە ناوەڵڵاهی واجب لە پێشترە لەبەر ئەوە ئەمانە هەمووی پەروەردەی ئیمانی تەئسیر دەکات کە پەروەردەی ئیمانیەکە هەبوو ئەو کاتە ئەو کەسە ئیستیقامەت و بەردەوامیشی دەبێت هەر ڕۆژە لە سەپەتێ نابێت هەر ڕۆژە لەگەڵ حیزبێک نابێت هەر ڕۆژە خاوەنی ئایدیە و فکرەیەک نابێت مرتەد نابێتەوە یعنی خەڵکێکمان هەیە کە دەبینی خۆی بە مسلمان دەزانێ بەڵام تەماشا دەکەی ئاگای لە خۆی مرتەد بۆتەوە هەڵگەڕاوەتەوە دەڵێ بابە ئەمە ئیسلام دینی عەرەبە ئەمان ئیسلامی سیاسیە ئیسلام کۆنەپەرستیە ئیسلام بە کەڵکی ئەمڕۆ نایە بابگەرنەوە بۆ دینی کوردی کە لە پێش ئیسلامدا چیمان هەبوو ئەمە هەمووی ئیرتیدادە ئەمووی هەڵگەڕانەوەیە هەمووی گاڵتەکردنە بە دین لە کاتێدا خۆشیان بە دین بە خەڵکێکی خۆی بە مسلمان دەزانێت دەچێت لەسەر قەبری شخصێک مەسەلەن چی خراپە دەیکا یان مەسەلەن لەگەڵ خەڵکانێکدایە کە لەگەڵ حیزب و ڕێکخراوێکدایە کە ئەسڵان بەرنامەکان لەگەڵ دین تێک ناکاتەوە
لە کاتێکدا خۆی بە ئیماندار و مسلمان دەزانێت ئەوە بۆ چونکە پەروەردەیەکی ئیمانی نەکراوە چونکە تێگەیشتێکی ڕاست و دروستی نییە بۆ عەقیدە و بیر و باوەڕ بۆیە ئێمە زۆر جار دەڵێن ئێمە کوردی مسلمانین تەنها بەم دینەوە جوانین خەڵکێکمانێ نە کوردایەتی کرد نە ئیسلامەتی کرد بۆیە ئیستیقامەی نەبوو ئەنجار عەقیدەکەیشی کە نوقسان بوو بێگومان عەقیدەی نوقسان مسلمانی نوقسانی لە دەرەچێت. مامۆستا بوار و مەجالەکانی ئیستیقامەت کامانن ئایا ئیستیقامەت تەنها بۆ قیامەتە و تەنها بۆ عیبادەت و پەرستشەکان و ڕێگەی بەرەو خواچوونیان بوونە لە کاروباری دنیاشدا ئیستیقامەت زۆر گرنگە وەکو جەنابەت فەرموود پەتپەتیانکردن لە نێوان ئەم حیزب و ئەو حیزب و نازانم هەر ڕۆژەی لەسەر ئیشێک و ڕۆژە لەسەر سیارەیەک و ڕۆژە لەسەر خان و گەڕێکێک ئەمەش جۆرێک نییە لە بۆمنە کەمبوونەوەی وەزن و قورسایی مرۆڤ. ئیستیقامەت لە هەم بوارەکانی ژیاندا پێویستە. ئێمە لە بواری تەعات و عیبادەت و باسمان کرد بۆ دنیاش ئەگەر کەسێک بۆ نمونە ئیستیقامە هەیە لەسەر پیشەکەی خۆی لەسەر پیشەکەی خۆی مۆزەفێکە پیشەیەکە دارتاشێکە ئاسنگەرێکە یعنی لەسەر ئیشەکەی خۆی ئیستیقامەی هەبێ ممارەسەیەکی زۆر پەیدا دەکە خیبرەیەکی زۆر پەیدا دەکە مەسەڵەن دکتۆرێکە ساڵانێکی زۆرە ممارەسەی هەیە پسپۆڕە خیبرەی پەیدا کردووە ئەمانە یعنی هەم لە دنیاشدا ئەو کەسە کە ئیستیقامەی هەبوو لەسەر ئیشێک لەسەر پیشێک ئەو کەسە بەڕاستی لەبەر ئەوەی کەوا ممارەسەی زۆرە خیبرەیەکی زۆر پەیدا دەکات کە خیبرەی زۆری پەیدا کرد کەسێکی سەرکەوتو دەبێت لە ئیشەکەیدا. ئێمە زۆر جار دەبینین خەڵکانێکمان بینیوە چۆتە خەستەخانەکە لە جیاتی ئەوەی علاجی بۆ بنووسرێت دەبینی تووشی مشکیلە بوو لەبەرەوەی خەڵکانێک ئەو ئیشان بۆ کردووەکە ممارەسەیان نییە لەبەر ئەوە جاریوە هەر شەهادە خۆشەهادە بەتەنیا ناتکات بە هیچ ئەگەر ئەو کەسە ممارەسەیەکی عملی نەبێت خیبرەیەکی نەبێت خەڵکێکی شادێ بەرزشی هەیە بەڵام لە ئیشەکەی خۆ هیچ شارەزایەکی نیە لەبەر ئەوە ئیستیقامە لە دنیاشدا دەکات بە خاوەنی کەسایەتێکی خیبرە دامەزرا و پسپۆر لە ئیشەکەی خۆتدا. جا ئێستا ئێمە لێچێ لەو ئیشانەی کە لەم سەردەمەدا لەم هەموو گرفتانی کە تووشی بووین ئەم هەموو گەندەڵی و قەیرانە چییە لەسەر چییە خەڵکانی ئیشێکیان دراوەتە دەست پسپۆڕنی خیبرەیان نییە شارەزایان نییە. جا ئەگەر ئەو کەسە لەگەڵ عیلمەکە و شەهادەکەی لەو ئیشەی خۆی پسپۆڕ بۆ شارەزا بێ وەڵای سەرکەوتن بەدەستێنێ بەڵام کە دەبینی شارەزایی نییە و پسپۆڕ نییە لەبەر ئەوەی کەوا ئیستیقامەی نەبووە دەبینی سەرکەوتن بەدەست نایانێ و گەندەڵی و خیانەت و خراپەکاری دەکات. زۆر باش مامۆستا سەرنجام و ئاستەوارەکانی ئیستیقامەت چۆن ئێمە لە ژیانی خۆماندا لە ژیانی تاکەکاندا لە نێو خێزان و کەسوکارماندا سەرنجام و بۆ نمونە کاریگەری و ئاستەوارەکانی ئیستیقامەت و بەردەوامی ببینین. بڵێ ئێمە سەرنجامی ئیستیقامەت ئەوەیە کەوە وەکو باسمان کرد ئاخر خێریە و هەروەها لە دنیاشدا کەسایەتێکی دامەزرا و لە کاتی سەرمەرجیشدا فریشتەکان دێنە سەرت و لە قیامەتیشدا فقط فازە فەوزەن عەظیمە کە بەرەو بەهەش دەچێت ئەمە سەرنجامی و عاقبەتی ئیستیقامەیە و لە دنیاشدا ئێمە چۆن بتوانین ئەو شتە بەدەست بێنین بە پەروەردەی ئیمانی بە تێگەشتنیشی ڕاست و دروست یعنی پەروەردەیەکی ئیمانی گەنجەکان هەرزەکارەکان جێی خۆیەتی بخوێنەوە بەداخەوە کە خەڵکانێکمانێن ناخوێنەوە لەبەر ئەوە دەبینی لە دنیادا بۆ ئیشی دنیای زۆر شارەزایە بەڵام لە قیامەتی بێ ئاگایە ناخوێنەوە ئەمەش بە جێگەی داخە کە تۆ لە دینەکە شارەزانەبی چەند ساڵە تۆ فاتحا دەخوێنی معنای فاتحا نەزانی هەندێک لە ئەسڵ و فەرعی دین نەزانی من زۆر جار لە مزگەوتە دانیشتومە لە کۆڕی عەسراندا پرسیارم کردووە چێ دەزانێت ئیسلام چەند ڕوکنە 5 ڕوکنە ئیسلامی لەبەر نەبووە 6 ڕوکنە ئیمانی لەبەر نەبووە یعنی چەند جار زۆر پرسیاری ئاسان کراوە لە کەناڵە بینیمە پرسیاری کردو 4 خولەفای ڕاشید نەیزانیوە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی مصیبەتە بەڵام لە ڕیاڵ و بەرشە هەمووی شارەزایە لە حیزبەکان هەمووی شارەزایە پسپۆڕە ئەمە مصیبەتەکە دروست دەکات کە پەروەردەیەکی ئیمانی نەکرا کە پەروەردەیەکی فول دنیایی کرا دنیایەکی لەسەر ئەساسی خراپە بۆیە بەڕاستی ئێمە پێویستە لە دینەکەمان شارەزابین بە پەروەردەیەکی ئیمانی و عەقیدەیەکی باشمان بۆ دروست بێت یعنی تا ئێمە هەموو دەڵێن قورئان و حەدیث باشە باڵێ باش بەڵام تا چەند تۆ تێگەیشتنێکی ڕاست و درست بۆ دروست بۆ قورئان و سوننە یعنی هیوامان هەیە قورئانش دەخوێنە سەعاتی لەگەڵی ناشی هیوامان هەیە 5 فەرزە لە مزگەوتە بەڵام بڕۆ لەگەڵی بژی مامەڵەیەکی لەگەڵ بکە جیرانەتی لەگەڵ بکە لەبەرەوەی تێگەیشتنێکی ڕاستی بۆ دروست نەبوو عەمەلی لەگەڵ نییە کە عەمەلی لەگەڵ نەبوو ئیستیقامەی لەگەڵ نەبوو ئەوە دینەکەش ناشیرن دەکات نوێژ و قورئان خوێنەکەش ناشیرن دەکات بۆیە ئێمە دەبێت هەوڵ بدەین تێگەیشتنێکی ڕاست و دروستمان هەبێت بۆ عەقیدەی ئیسلامی بۆ قورئان و سوننەت و پەروەردەیەکی ئیمانیش بکرین لە سەرەتاوە ئەی گەنجەکانمان هەرزەکارەکانمان یعنی بۆ ئەوەی ئێمە ناڵێن بە هەموو خەڵک بێتە عەلامەی تەفتازانی بەڵام با زانیاریەکی گشتی هەبێت لەسەر دینەکەی یعنی خاڵە پیرە نەخوێندەوارە ئەو ناچارە فەقیرە چی بکە 70 ساڵە ئایەتەل کورسی خوێنە معناکەی نازانێ فاتحای دەخوێنە معناکەی نازانێ بەڵام تۆی گەنج
يعني هەموو قورآن بە کوردی هەیە فاتحە ئاەتەل کورسی بنەماکانی ئیسلام ئەرکانی ئیسلام ئەرکانی ئیمان بۆ ئەوەی کە ئێمە بۆیە دەڵێن پێویستە لە عەقیدە و بیر و باوەڕ دینەکە شارەزابی بۆ ئەوەی بزانی ئیستیقامە چەند گەورەیە بۆ ئەوەی نەدۆڕێ نەگۆڕێ بۆ ئەوەی عاقیبەت شەڕ نەبی بۆ ئەوەی نەتکڕن بۆ ئەوەی نەتفرۆشن بۆ ئەوەی کەوا یعنی بەڕاستی خەڵکێکی زۆر دەبینی کە کەوتو شوێن ئەم لاولا کەوتووە لەگەڵ زاڵم و بێدینان و تاغوتانە ئەوە خۆشیان بە مسلمان دەزانن مەسەلەکە ئەوەیە کە ئەوە عەقیدەیەکی خراپی بۆ دروست بۆ تێگەیشتنەکەمە کۆتا پرسیارم ئەگەر بەردەوام نەبوون و نەبوونی ئیستیقامە بەهۆی نەزانیان بەهۆی تەمەڵی ئەنجام دەرەکەیەوە بێت تا ڕادەیەک وە کۆڵێشتێکی باشترە لەوەی کە مرۆڤێک تەنانەت بە تایبەت لە نێو چینی زانایان و ئەمامە بەسەراندا لەگەڵ ڕێزی زۆرم بۆ جەنابێت تموحێکی دنیایی ئەوە تا ئەبینین قوڕیش سەرانی قوڕیش ئەبوو تاالب دەنێن لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە جوانترین ئافرەت و زۆرترین پارە و سەروەت و سامان و گەورەترین پلەپایە دەدەینێ بەس لە پێناوەی کە ئیستیقامەت و خۆڕاگری نەمێنێەوە تا دەبین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوانترین وەڵامیان دەداتەوە. ئێمە لە هەرێمی کوردستانە دەبینین چەندین بانخواز و مامۆستای ئاینی لە هەشتاکانەوە تا ئێستا بۆ پەرلەمانتاریەک بێ بۆ پارەیەک بێ بۆ سیارە و vێلا بێ لەلایەن خەڵکانێکی بێدینەوە کردران و وەبوونەتەوە بە بڵندگۆیەک بۆ ئەوان و دژایەتیکردن یان بۆ جۆرێ لە جۆرەکان بە درۆخستنەوەی ئیسلام تا چەند لە نێو جیلی تێگەیشتوان و زانایان و بانخوازانە ئەم دیاردەیە قێزەوەتر و ناشرینترە. بەداخەوە ئێمە هەرێکێک لە ئێمە هەمان بەرپرسیارین مەسئولیەت و لێپرسینەوەی ئێمەش قورسترە لە خەڵکانێکی کەوا خەڵکانێکی ئاسایی بن بۆیە نارانیش دەچن ئەو خەڵکانە دەگرن کە خەڵکانی نوخبەن بە ناوی دینەوە بۆ ئەوەی ئیشی خوانی ئیشی دینی خوانی پێ بکەن لەبەر ئەوە ئەو مەسئولیەتی ئەوان سزای ئەوانە قورسترە خوا پەنا بە بۆیە ئێمە خەڵکێکی زۆرمان بینی هەتا لە مزگەوت بوو بڵێن بۆ نمونە زۆر کەسێک بوو یعنی زۆر بەدین بوو دوایی ئەگەر پلۆپۆستی وەرگرت vێلا و سیارەی وەرگرت چونکە بەڕاستی دنیا ئەگەر وریان نەبین دەمانگۆڕێ خەڵکێکمان بینی هەتا لێرە بۆ کوڕی چاک بوو چۆ ئەوروپای گۆڕە هەروازی هەموو شتێکێنە خەڵکێکمان هەبوو هەتا لە مزگەوت بوو کەسێکی دیندار بوو کە بوو بە پەرلەمانتار و وەزیر و vێلا و وەکو تۆ فەرموود پارە و سیارە و ئەمانە ئەو کوڕە نەما مەغرور بوو لەبەرەوە دەبێت زۆر زۆر وریابین کە ئێمە ئەو شتانە نەمان خەڵەتێنێ و ئیستیقامەکەمان لە دەست نەدا ئەوەی کە زۆر گرنگە لێرەدا ئەوەیە کە هەر کەسە لە بواری پسپۆڕی خۆیدا ئیش بکات یعنی منێک لە بواری ئیش و کاری خۆمدا کە پسپۆڕ بۆ خێبرم پەیدا کردووە با لەو بوارەوە ئیش بکەم چونکە لەو بوارەوە سەرکەوتوم و هەر کەسێکیش لە بواری خۆیدا سەرکەوتو دەبێت و ئیستیقامەی هەبێت بەڵام ئێستا من بمکەن بە کەسێک بۆ پسپۆڕی زەراعەت یان بمکەن بە وەزیری دەریاوانی بڵێن بۆ منەکەنیمانە ئەمانە من سەرکەوتو نابم چونکە ئیشی من نییە لەبەرەوە مەسەلەی پسپۆڕی زۆر زۆر گرنگە پسپۆڕ بی و ئیستیقامەش بێت لەسەر ئیشەکەی خۆت بۆیە خەڵکانێکی زۆرمان بینی بەداخەوە کە لەو بواراندا سەرکەوتو نەبوون وەزەرەدیان لە خۆش و لە دینەکەشیاندا و تەنها پارەیان پێ بڕا پارەش بەڕاستی ئیمان و حیا و حورمەت گەلێک لەوە گەورەترە چونکە لۆمەی خەڵک و قسەی خەڵک دەبڕێتەوە ناخۆشەکانی دنیا دەبڕێتەوە بەڵام ناخۆشەکانی قیامەت نابڕێتەوە سزای قیامەت نابڕێتەوە بۆیە با ئێمە بۆ خۆشیێکی کەمی دنیایی قیامەتەکەی خۆمان نەدۆڕێنین وەلا و بەڕا ئەوەی کە تۆ باسی دەکەی لە شریعەت لە عەقیدا پێدرێ وەلا و بەڕا خەڵکێکمان بینی وەلای خۆی لە دەستدا ئەبێ ئێمەی موسڵمان وەلامان هەبێ بۆ ئیمانداران یعنی بە ئیستیقامە هەرچەند تۆ ئەوانە خراپیش من هەرچی بێ لەگەڵت دەبێت تۆ وەلاءت هەبێ بۆ ئیمانداران بۆ مسلمانان چێ لە دین نزیکتر ئەوت خۆشتر بێ بەریبی لە مشریکین بەداخەوە خەڵکانێکی زۆرمان بینی وەلا و بەڕایان لە دەستدا جێگەی داخە بەهۆی لە دەستدانی وەلا و بەڕا ئەوە تا ئیستیقامەتەکەشیان لە دەستدا و بەرداوامیەتەکەشیان نەما بۆیە سیقە و متمانەشیان نەما لە ناو خەڵکدا چونکە دەڵە کاکە فڵان کەس بۆ پارە و کە گەیشتە ئیشی خۆی کە گەیشتە شوێنە مهمەکە ئەوە کۆتایی هات. مامۆستایان زۆر زۆر سپاس دەکەم خۆی گەورە سەربەرز بکە و ئومێدەوارم ئینشاءالله خۆی گەورە ئێمە لەو کەسان بگێڕێ کە خاوەنی ئیستیقامەت و خۆڕاگرین ئێمەش لە کۆتاییدا لە خۆی گەورە دەپاڕینەوە کە ئینشاءالله ئیستیقامەمان باتێ و بەردەوام بین و وەکو لە سەرتاوە ئاماژەمان پێدا دووبارە دەیڵێمەوە ئیستیقامەت بێت تا ئاخر خێربی لە توێشووی تەقوا باپەڕ و تێربی لە دوای ڕەمەزان پەروەردە و فێربی. زۆر سپاس دەکەم زۆر سپاس خۆی گەورە پاداشتی و خێرداتەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش ئومێدەوارم خۆی گەورە بمانکا بەو کەسانەی کە خاوەن ئیستیقامە و خۆڕاگرین و بە شاڕێگەی ئیسلامی پیرۆزدا دەگەڕێنەوە بەرەو ئاستانەی خوا و خوا لە خۆیان ڕازیەکەن تا بەگەشتنەوەیتر بە خۆی گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.